دەچینە گوندی مەردان چەند کەسێکی دانیشتووی گوندەکە کە لە ترسی هەڕەشەی داعش گوندەکەیان جێهێشتووە لە نێو ئۆتۆمبیلەکەی پێشماندان و چاوساغیمان دەکەن بۆ ئەوەی بمانگەیەنە گوندەکەیان. گوندی مەردانی کوردنشینی سەربەقەزای خانەقین نزیکەی 20 خێزانی تێدا بوو، بەڵام سەرجەمیان لە ترسی داعش گوندەکەیان جێهێشت. بعد کانەکە وەرەقەرەمان خریا کوڕێک بچووی هاتوت ئێوە ڕقەوەنی خریایە فیشەکیگە هاتی من دامێن دەست بەهامانە دیوە عەرەبی نووسیایە چون تو ئرهاب یا کرات وڵات دی ئەوە بیات دامێ پیان ئاسایش دامێ قایم خامیان و ئاسایش وت برایرای مەشرەوە خریایە وەرەقەیەک و گولەیرامان خریایە. گوندی مەردان دەکەوێتە نێوان جەلەولا و خانەقین و لە تەنیشت ئەم گوندە دارستانێکی گەورە و پان و بەرین هەیە کە بە وتەی دەستگا ئەمنیەکان نێو ئەم دارستانە ژمارەیەکی زۆر چەکداری داعشی تێدایە. فاخر و برازاکەی هەرچەندە ماڵیان لە گوندی مەردان گواستوتەوە بەڵام چەکیان هەڵگرتووە و بەتەنها لە گوندی مەردان ماونەتەوە و پاسەوانەتی گوندەکە دەکەن کە ئەوان کەوتونەتە ململانێ لەگەڵ داعش چونکە چەند مانگێک لەمەوبەر برایەکیان لە نێو گوندەکەدا لەسەر دەستی چەکدارانی داعش کوژراوە. واجب کردم ئەلێرە نەکبانە من ماتابە براکەم شەهید کرد خۆمیش بکوشن ئەنا بۆنەوە منیش بار کردم گشتمان ئاوایە گشتمان واجبە کردیم تا شەوەکی خاص حەلا شەوە و تا بەیانی واجبە کردیم وەیانە گشتی عەلەبانە حەوژە دانانی ئەوەگەش بۆی تەقانن و براکەمی شەهید کردن بۆ چی بکەین ئەوە مردمە پێگم فەلاحین فەقیر بەدبەخت خاص. فاخر کە زۆربەی کاتەکانی بە پاسەوانێتیکردنەوە بەسەر دەبات ناوبەناو دەست لە پاسەوانێتیکردن هەڵدەگرێت و دێتە نێو ماڵە چۆڵەکەی بەتەنها دەست دەکات بە گریان و بیر لەو ڕۆژانە دەکاتەوە کە لەگەڵ ماڵ و منداڵەکەیدا بێگرفت سەرقاڵی کشتوکاڵ و ئاژەڵداری بوون. ئاواگای چوڵ کردم و چی مەز بۆ خانەقین هیچ کەس نەرم ماڵەگەیش مردم فی سەبیللا داسێپیم خوا وەکیلە و چەند شەهیدیش دامنە دوان لەورەوە هێشتا کێسیان حاڵ و ماڵم گشتی نامەبان ئەی ماڵەوەسە گشتمان شەهید خاص ئیمە قەدیم لە باوک و باپیرم هەمنەی ئاوایە ئەی سەرەت عەدە لە لیمان کردیان ئەرە لە لیمان کوشێت غێریش کەس نییە پشتمان حکومت نییە هەر گەرا خۆیە. سەبارەت بە هەڵوێستی دەستگا ئەمنیەکانی عێراق لەبارەی چۆڵکردنی گوندە کوردنشینەکانەوە دەنگی ئەمریکا پەیوەندی بە ئەبوو مونتەزری فەرماندەی حەشدی شەعبیەوە کرد بەڵام ئەو باسی لەوە کرد داعش بە شێوەیەکی پارتیزانی لە ناوچەکەدا دەسوڕێتەوە بۆیە بەرگرتن بە چالاکیە تیرۆریستیەکانی ئەو ڕێکخراوە کەمێک ئەستەمە. ئێرە گوندی مەردانی کوردنشینی سەربەقەزای خانەقینە کە ماوەیەک لەمەوبەر نزیکەی 20 خێزانی کورد لەم گوندەدا دەژیان بەڵام دوای ئەوەی کە ژمارەیەکیان لێ کوژراو و هەڕەشە لەمانی تریش کرا گەر گوندەکە جێنەهێڵن ئەوە ئەمانیش دەکوژرێن بۆیە لە ئێستادا تەواوی دانیشتوانی گوندەکە جێیان هێشتووە و ئەم گوندە لە ڕووی جوگرافیاوە دەکەوێتە سنووری باخەکانی شێخباوەی سەربەناحەی جەلەولاوە کە ئەم باخانە مەشهورە بەوەی کە ژمارەیەکی زۆر چەکداری داعشی تێدایە و لێرەوە هەڕەشە بۆ سەر قەزای خانەقین و ناحەی جەلەولاو ناوچەکانی دەوروبەر دەکەن. دڵشادەنوار دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.